لی دەترسێ. بەڵام ئێمە چونکە خوای پەروەردگارمان بە پێی پێویست خۆش نەویستوە پەنا بەخوا سەیرەکەی ترسەکەمان کەمە. بەو شێوەی نێو پیاوچاکان نین. لەبەر چی؟ لەبەرەوە ئیمانەکەمان ضعیفە. نیشانەکانی ئیمان ضعیفیمان تایە. سەبەبەکانی ئیمان ضعیفی لە ئێمە مەوجودە، چارەسەریشی ناکەین. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم حديث صحيح هذا كيف أنعم وقد التقم صاحب القرن القرن. بجوانی گوێ بگرین، خاک بەسەر ئێمە لەکوێ و مەلایکەکانی خوای پەروەردگار لەکوێ؟ یەکێ لە مەلایکە بەڕێزەکانی خوای پەروەردگار ئیسرافیل سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت. خوای گەورە قەرنێکی پێداوە، شاخێک وەک شاخێک وایە، بەڵام ئەو شاخە خوای پەروەردگار نەک چیە مەسمان چیایە و شاخ نییە، شاخی ئاژەڵ چۆنە، بەڵام ئێمە ناڵێن وەکو ئەوایە، شاخ مەبەستی ئەوەیە، بەڵام ئایا ئەم شاخە چ جۆرێکە ئێمە نایزانین. ئەو شاخە خوای پەروەردگار داوێتی بە ئەو ئیسرافیلە سەلامی خوای لەسەر بێ، یەکێکە لە چوار مەلایکە بەڕێزەکە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. بەڵام چۆن لە خوا ئەترسێ؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە شەوی ئیسرا و میعراجە بەلای جوبرەئیلدا تێپەڕیم سەلامی خوای لەسەر بێ، لە ترسی خوا وەکو حەسیری ڕزاوی لێ هاتبوو. لە ترسی خوا خۆشەویستی بۆ خوا هەیە، لێی دەترسێ. ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ ئەو شاخەی ئەو کەڕە ناو شەیپورەی بەدەمەوەیە گرتوویەتی. پێغەمبەری خوا دەفەرمێ ساسم چۆن ژیانم خۆش بێ، چۆن من پێ بکەنم، چۆن بزانم ژیان و نیعمەت چییە. لە کاتێکە ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ شاخەکەی گرتووەتە دەمێەوە، گرتووەتە دەمێ بۆچی؟ وحەلا جەبهەتەه، ناو چاوانی داخستووە، مەلایکەی خوایە. وەئەصغا سەمعەه، ئاوا بە جوانی گوێی گرتووە. چۆن ئینسان گوێ لە شتێکەگرێ؟ ناو چاوانی ناوت شۆر کردوتەوە، دای خستووە، ئەم ناو چاوانی شۆر کردو. بۆچی؟ لەبەر ئەوە فەرمانی خوا جێبەجێەکە. و گوێشی بە جوانی گرتووە. چۆن ئینسان گوێ لە شتێ دەگرێ؟ ئاوا گوێی خۆی سوک دەکا، ئاوها گوێی گرتووە. ئەو مەلایکە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ مستعد ينظر نحو العرش، وەستا و ئامادەیە تەماشای عەرشی خوا دەکات. چۆن من ژیانم خۆش بێ، چۆن خەریکی پێکەنین و بەختەوەری بم بەردەوام، ئەوەش حاڵی ئیسرافیلە سەلامی خوای لەسەر بێت. خۆی ئامادە کردو تەماشای عەرشی خوا دەکات. ئەفەرمێ مەخافەتە ئەن یؤمەرە قبل ئەن یەرتەدە ئیلەیهی طەرف. ئەفەرمێ ئەترسێ خوای گەورە فەرمانی پێ بکات پێش ئەوەی چاوی بتروکێنێ، ئامادەیە بۆ فەرمانی خوا. هەتا لە ڕیوایەتێکا فەرمێ چاوی ناتروکێنێ لەبەر ئەوە لە فەرمانی خوا غافڵ و بێئاگانە بێت. بۆچی وەستاوە؟ چاوەڕێی ئەوەیەتی ينتظر أن يؤمر أن ينفخ فينفخ. چاوەڕێی ئەوەیەتی ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە فەرمانی پێ بکە فو بکە بە کەڕەنا و بە شەیپوردا، هەموو دنیا باوێران بێت، قیامەت بێت. ئاوا خۆی ئامادە کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە 1400 ئەوەنە ساڵەمەوە پێشە ئەفەرمێ خۆی ئامادە کردووە، تەماشای عەرشی خوا دەکات، ناو چاوانیشی دائەخات، چونکە بۆ خوای گەورە بەندایەتی ئەکات. بەندەی ڕاستەقینەی خوایە و لە خوا ئەترسێ. خۆشەویستی بۆ خوا هەیە کە خۆشەویستیت بۆ خوا هەبوو لێ ئەترسی، گوێڕاڵی فەرمانەکانی ئەکەی. ئەوە حاڵی مەلایکەی خوا بێ سەلامی خوای لەسەر بێ، حاڵی من و تۆ چۆنە؟